السلام عليكم. السلام عليكم. بخير بين ما مصيب الرس بخير بين سرچاوە كان زۆر خۆشحاڵ بووم خێر بن ئێوەش بەخێر بن زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتە مانسای بەڕێز لەگەڵ ئەم خوێندکارە بەڕێزانەیە ئەمڕۆ لە نیهانی قورئان ئەما نەوێت تەقە لە دەرگای بابەتێکی زۆر گرنگ بدەین ئەویش بابەتی نەفسە نەفس کە زانایەک دەربارەیە فەرمێ لە ژیانمە سەختی ئەوەندەی ڕوبەڕووبوونەوەی سەختی نەفسم نەبینیوە بۆچی وایە چۆن باس کراوە لە قورئانە ئەگە شتێکی سەرەتاییمان پێ بڵێ و دوایی دەچینە ناو ستۆدیۆ. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ ئێوە بە ڕەخساندنی ئەم دەرفەتە خۆشحاڵم لەگەڵ ئەم قوتابی بەڕێزانەیە تاوتوی ئەم بابەتەکەین. نەفس گرێ کوێرە زەحمەتە دژوارەکەی بەردەم ئینسانە. فەیلسوفەکان زانا گەورەکان مێژوو توراسی ئیسلامی دەیان و سەدان کتێبی پێوە سەرقاڵ کراوە. یعنی ئێمە توانین گرێ بکەینەوە یان ناتوانین بە ئاسانی؟ ناتوانین بە ئاسانی بگەینە کۆتاییتیایە بەڵام مستەحیل نییە کە بەشی پێویست ئەوەندەی کە قەرارە مسلمان بەرچاوڕوونی هەبێت سەبارەت بە نەفس ئێمە لەبەر ڕۆشنایی ئاەتی قورئان فەرموودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندەی کە پێویستی ئێمە لێ وەرەگرین دوجار هەندێک شت نهێنیە هەر بێ نهێنی ئەمێنێتەوە ئەوەندەی کە پێویست بێ بەڵێ ئەتوانین مامەڵەی لەگەڵ بکەین لەگەڵمان بن. ايوه اقصي فيها كيف فقيرة باشە عندي جناوي وشيا جارێک و دوان و چیان و چوار و دە دووبارەی بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە عەزیزەکانی کەناڵی ئاسمانی پێیان بەرنامەی نیهانی قورئان سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شاد و بەختەوەر. ئازیزان ئەڵقەیەم جارەی بەرنامەکەمان وەکەوەی کە شتێکمان لەبارەوە عرضکردن باس و خواسە لەبارەی نەفس بە قوڵی و پەپانتاییکی فراوان لەم بارەوە پرسیار گەلێک وەڵامەدەینەوە کە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان لە ئەندێشەی ئێوەیە خۆی بینی بێتەوەیان جۆرێک لە جۆرەکان گرێ و پرسیارێکی لەلا دروست کردبن بە وردی لەگەڵمان بمێنەوە و گوێ بگرن لە خزمەت بەڕێز و خۆشەویست دکتۆر تاها زەڵمی پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی شەیدان لە شاری سلێمانی ئەم بابەتە دەردەشە ئەکەین هاوکات بە خێراتنی گرمی میوانەکانمەکەم ئەم گەنجە بەڕێزانە کە تەشریفیان هێناوە بەرنامەکەیان ڕازاندوتەوە دووبارە بەخێر بێن زۆر خۆشحاڵی. کاک دکتۆر دووبارە بەخێراتنتەکەی یخوا بەخێر بێن. بابەتێکی زۆر گرنگ لەوانەیە بابەتی نەفس ئێمە بۆ ئەوەی کە خۆمان بناسیین پێویستە بەشێک لە خۆمان باشتر بناسیین ئەویش نەفسە. خی گەورە لە قورئانی پیرۆزە چۆن باسی نەفسمان بۆکە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الصلاة والسلام والبركات على سيدنا رسول الله. سپاس بۆ ئێوە بە ڕەخساندنی ئەم دەرفەتە خۆشحاڵم لە خزمەتی ئەم میوانە بەڕێزانە و دوجاریش لە خزمەتی بینەرە بەڕێزەکانی کەناڵی ئاسمانی پەیام ئەم بابەتە تاوتوێکن. ئەم بابەتە گرنگی و بایەخی خۆی هەیە بە تایبەتی کە پەیوەستە بە گرنگترین کتێبی خوا کە قورئانی پیرۆزە. قورئان پانتایەکی زۆری بە باسی نەفس داوە زیاتر لە 300 جار وشەی نەفس بە دەستەواژە جیاجیاکان بە مفرەدی بە جەمع بە تاک و کۆ بە نەکیرە و بە مەعریفە بە ئیضافە و بە هەموو دەستەواژە و لێوەرگیراوەکان لە قورئانی پیرۆزە هاتووە. زانایان ئەفەرمۆن ئەم بایەخە بەرفراوانە بەو چەمکە لە قورئانی پیرۆزە بەڵگەی گرنگی ئەو چەمکەیە بەڵگەی ئەوەیە کە ئەبێت ئێمەش وەک ئەوەی کە قورئان عەرزی کردووە منهەجێکمان هەبێ بۆ توێژینەوە بن کۆڵکاریکردن لە پێناو گەیشتن
بە وەڵامی ئەو پرسیارانەی کە ڕۆژە لە ڕۆژان ئێمەی بە خۆیانەوە سەرقاڵ و ماندوو کردووە. قورئانی پیرۆز لە چەندین سیاقی جیاجایە باسی نەفسی کردووە. بۆچی؟ چونکە لە ئەساسا هاتنی قورئان وەڵامدانەوەی واقعی ئینسان بوو. ژیانی ئینسان و واقعی ئینسان خوازیاری ئەوە بوو لە ئەو دۆخە تایبەتەیە قورئان دابەزێت. ئەگەر پێغەمبەرانی پێشوو بە حکمی سەرەتایی بوونی ژیان لای ئەوان هێشتا مرۆڤ هێندە پێش نەکەوت بوو پەی بە زۆرێ لە نهێنیەکانی گردون و خودی خۆیشی نەبرد بوو، بۆیە پەیامە ئاسمانیەکان کە دائەبەزێ بۆ پێغەمبەرانی پێشوو بە حکمی سنووردار بوونی، هەر پێغەمبەرێک بۆ ناوچەیەک بووە، بۆ سەردەمێک بووە، بۆ قەومێکی دیاری کراو بووە، وا خواستویەتی معجزەگەلێک لەسەر دەستی پێغەمبەرانی پێشوو ڕوو بدا بۆ سەلماندنی بانگەشەی پێغەمبەرایەتی ئەو پێغەمبەرە، بەڵام معجزەکان مادی بوون، شکڵی بوون، لە چوارچێوەی شتە بینرا و بیسراوەکان بوون. بۆ چونکە مستەوای ڕشدی بەشەری تا ئەوێ گەیشت بوو زۆرتر قەناعەت بە شتێ بکە کە بە چاو ئەیبینێ، کە دەستی لێدا، کە بە گوێ ئەیبیستێ. بەڵام هاتنی قورئان لە سەردەمێکایە مەرحەلەی ڕشدی عەقڵی بەشەریە. مرۆڤایەتی لە بەرە بەیانی دروستبوونی ژیانەوە تا عەسری ئیسلام، تا هاتنی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم، قۆناغە یەک لە دوای یەکانی تەی کرد بڕی گەیشتە قۆناغی ڕشد. وەک منداڵێ لەدایک ئەبێ ساوایی و کۆرپەی و دوای ئەوە منداڵی و ئینجا مێرد منداڵی و ئینجا فامپەیاکردن و هەتا وردە وردە عەقڵ شکان بە هەندێ چاک و خراپی ژیان و هەتا گەیشتن بە قۆناغی کامل بوون. ئەتوانین بڵێن ئیسلام لە قۆناغی کاملبوونی عەقڵی بەشەریە هاتبوو. بۆیە ئەوەی کە لە قورئانە هەیە مخاتەبەی عەقڵێکی کامڵەکە. هەر بۆیە پێغەمبەری ئیسلام معجزاتی حسی نییە. حشترێ لە دەستی ئەم لە بەردە نایەتە دەرەوە، دارێک لە دەستی ئەمان نابێتە جوڵە و نابێتە جاندارێک. ئەی چیەکە؟ خوا قورئانێکی ئەداتێ بۆ ئەوەی ئەم معجزەیە باقی بێت. آخر معجزەی پێغەمبەرانی پێشوو تەنیا بۆ ئەوانە معجزە بوو کە لەوێ ئامادە بوون، بینیان کەوتنە ژێر کاریگەریەکەیەوە. بەڵام قورئان مادام تەنیا بۆ ئەو سەردەمە نیە و ئەمێنێتەوە، ئەبێ معجزەکەی بەردەوام بێ. هەر بۆیە ئەمە مقدمە بوو بۆ ئەم بابەتەی کە بابەتی نەفس، ئەو بابەتە ئاڵۆزە فرە ڕاهەندە خاوەن ڕەگ و ڕیشە قوڵە مێژوویەی کە مرۆڤایەتی بەخۆیەوە سەرقاڵ کردووە، قورئان زۆر بە جوانی هەم وێنایەکە تەرحی ئەکا و لە هەمان کاتا چارەسەری پرسیارەکانی ئینسانیشی پێ ئەکا. بێگوێ بگریم زانی چۆن باسیەکە جەنابی. زۆر مهمە ئەوە. پێش هەر شتێکەوە بزانین بەر لەوەی کە من لە قورئانی پیرۆزا بەم جۆرەیە، بەر لەوەی کە ئینسان مکەلەفێک بێ لە دەرەوە چی بکا و چی نەکا، ئامادەیە لە ڕووی ناوەوە. نەفس دیوە باتنی و شاراوەکەی ئینسانە، ناخی ئینسان. ناخی ئینسانە. ئینسان دوو بەشی سەرەکیە، بەشی جەستەیە، بەشی ڕۆحە، بەشی ناخە، بەشی دڵە، هەر کەس ناوێکی لێ ناوە. بەڵام ئێمە ئەتوانین بە کوردی خۆمان وێنای بکەین دیار و نادیار. ئەوەی کە بە هەستەکان پەی پێ ئەبین ئەکەوێتە ژێر کاریگەری بینین و بیستن و تامکردن و بۆنکردن دەست لێدان، ئەوە بەشە دیارەکە و ئەوە بۆدیەکەی ئینسانە، دەرەوەی ئینسانە، ئەوە زاهری ئینسانە. بەڵام باتین قۆڵتر و گەورەتر هەر کەسێکت بینی ئەتوانی لەم بۆدیە، لەم سەر و چاوە، لەم شکڵ و شێوەیە ناخێک بدۆزیتەوە. بۆیە زۆر جار دەرەوەی مرۆڤەکان تعبیرە لە ناخی مرۆڤەکان. خۆ ئەگەر گەیشتەوەی تۆزێ گوێ لێ بگری تا جۆڵەکانی و ببینی و قسەکانی ببیستی، ئیتر ئەزانی ئەمە پێناسی ئەوە سەنگاندنی بۆ ئەوەی کە ئینسان ئیکا یا کردارە یا گفتارە. کردار و گفتاری ئینسان بەرهەمی ناخی ئینسانە. ئەگەر ناخ باش بوو کردار و گفتار باشە، ئەگەر ناخ بەهێز بوو کردار و گفتاری بەهێزە، ئەگەر ناخ ئەرێنی و ئیجابی بوو کردار و گفتاری ئەرێنی و ئیجابیە، ئەگەر ناخ سلبی بوو ڕەشبین بوو نەرێنی بوو لاواز بوو خراپ بوو دەرەوە ئاوا ڕەنگەداتەوە. هەر بۆیە ئەگەر بمانەوێت
ژیان جوانکەین ئەبێ ناخی ئینسانەکان جوانکەین بمانەوێ هەڵەکانی ژیان ڕاستکەینەوە ئەبێت تێگەیشتن و ناخی ئینسانەکان ڕاستکەینەوە لەکوێوە دەست پێ بکەین لە ناخەوە دەست پێ بکەین ئالێرەوە ئەو ناخەکە بە چەند شتێ تعبیر کراوە ئایا ڕوحە ئایا عەقڵە ئایا دڵە ئایا نەفسە مەیدانی بەحسەکە ئێمە نەفسە نەفس مەیدانی کاری ئینسان لە ڕوانەی قورئانەوە مەیدانی کاری ئینسانە پێغەمبەران بۆ ئەمە هاتوون ئینسان بە ئینسان بناسێنن بۆ ئەوی ببێتە وێستگەی یەکەم سەرەتا و دەستپێک بۆ ئامانجە گەورەکە کە ناسینی خالقی ئینسان کەواتە نەفس کاتێک ئێستا جەنابەت بە ئاماژەی پێکەیت و باسیەکەی مامۆستا تعبیرە لەو دیوە نادیارەی ناخی ئینسان بۆمان باسەکەی بزانیان دیوە نادیارە کە ئێستا ئێمە بناوی لێ ئەنەی نەفس چییە؟ با ورتر لەسەر بابەتە بەڵ ئینسان دوو بەشی سەرەکی بوو ڕۆح و جەستە ڕۆح لەکوێوە هاتووە لە بەرزی و ئاسمانەوە خوا فەرمی وەنەفەخت فیه من ڕۆحی ئەی پێشتر جەستە لەکوێوە هاتبوو لە نزمی و ئەرزەوە لە گەڵەوە هاتووە چونکە ئەم جەستەی ئینسانە لەو گەڵە دروست بووە جەستە زەمینیە ڕوح ئاسمانیە ئەم دوانە هاتن یەکیان گرت نەفس دروست بوو نەفس پێکاتی هەردووکیانە جا پرسیارێکی ئێستا- قوڵ هەیە لەو ئێستا بارەوە ئێمە نەفسین. ئەم ڕۆحە چۆن هاتە ناو ئەو ڕۆح بۆ بەرزی و پیرۆزیە چۆن هاتە ناو ئەوە لەوانەیە زۆری بێ باسی ئێمە بکەین، بەڵام نەچینە ئەو تەفاسی لە فەلسەفیە بەڵام وەک مسلمان وەڵامی ئەو پرسیارەمان پێبێ إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن کۆن فيكون فەیەکون وایە ڕاست. بەڵام یەک شت هەیە لە پای قەدری ئینسان طبعا ئەمری خوا وایە هەر ئیرادی هەر شتێ بکە بە کون فەیەکون کون فعلی ئەمرە یعنی ببە یەکون یعنی فاکە فێ تعقیبە یعنی خێرا ئەو شتە ئەبێ وەسائلی ناوێ وەڵامێکی زۆر تەواوی بەڵام بە ئیضافەی ئەمە لە پای ڕێز و شکۆیەک کە خوا بۆ مرۆڤی ڕەوابینیوە مرۆڤی لە ئەمری کون فەیەکون جا کردوێتەوە بە تایبەت دروستی کردووە بە کون فەیەکون دروستی نەکردووە بەڵێ ڕاست. بەڵگە لەسەر ئەمە چییە بەڵگە لەسەر ئەمە ئەوەیە بە شەیطانی وت ما منعك أن تسجد لما خلقت بيدي چی وای لێ کردی سەجدە نەبەی بۆ ئەو کەسەی من فەرمانم پێ کردی کە بە دەستەکانی خۆم بە تایبەتی دروست کردووە ئەمە ئەم تەخسیسە بۆ خەڵقی ئینسان بۆ تەشریف و تەکریمە یعنی خوا ڕێزی لە مرۆڤ گرتووە لە جۆری پێکهێنان و دروستکردنی باقی دروستکراوەکان جای کردوتەوە بۆچی چونکە دوجار ئیشی پێیەتی ئەرچی ئەم دنیاە بە ئەو ئینسانە ئەسپێرێت کەواتە ئەمە زانیمان ڕوحێ لە بەرزی هات و جەستەیەک لە ئەرز هات و ئەم دوانە لەم نێوەندەدا بە ئەمری خالق یەکیان گرت نەفس دروست بوو ئەو نەفسە هێزێکە سیرکەن فألهمها فجورها وتقواها يعني قابلیەتی گرتنەبەری هەردوو ڕێگای خێر و شەڕ بە نەفسە دراوە ئازادە سەرپشکە خۆویستانە و ئارەزومەندانە کام یەک لەم دوو ڕێگای هەڵەبژێرێ وهدەیناهن نەجدەین هەردوو ڕێگاکەمان لە بەردەم ئینسانە واڵا کردووە ئالێرەوە سێرکە وتمان ڕۆح لە بەرزی و ئاسمانەوە هات و جەستەش لە نزمیەوە هات ئێمە سێ جیهانمان هەیە ئەم نمونەیە تێگەیشتنێکی دروستمانەدا تێ وەک پێشەکیەک بۆ بابەتی نەفس جیهانی بەرز و باڵامان هەیە جیهانی فریشتەکانە جیهانی نزم و خوارەوەمان هەیە جیهانی ئاژەڵەکانە جیهانی ناوەندمان هەیە لە نێوان بەرزی و نزمیایە جیهانی مرۆڤەکانە مرۆڤ لە بینی هەردووکیانایە بۆچی ئاخر پێکهاتەکەی لە هەردووکیانە مرۆڤ ڕۆحی هەیە و جەستەی هەیە ڕۆحەکەی لە بەرزی ئاسمانەوە هاتەوە لای خواوە لای فریشتەکانەوە جەستەکەی لە نزمی و ئەرزەوە هاتەوە لای ئاژەڵ و حیوانەکانەوە لەم ناوەندە یەکی گرتووە ئەم مرۆڤە ژیانێکی پێبەخشراوە ژیانەکەی سەراپا لە ململانێ و سراع و کێشمەکێشی بەردەوامە لە هەڵقشان و داکشانە چۆن ئەگەر مرۆڤ بە دوای حەز و خولیا دنیاییەکانەوە بێت تەمان گیانی خوارەوە ئاژەڵەکانن ئەوان چین ئەوان خەویان هەیە خواردنیان هەیە خەوتنیان و غەریزە و زاوزێ و هەر ئەمەیان هەیە ئایا فکریان هەیە عەقڵیان هەیە پەیام و ڕسالە و بەرنامەیان هەیە ئەهداف و ئامانجیان هەیە نەخێر ئەی فریشتەکانی ئاسمان ئەخەون نەخێر ئەخۆن نەخێر زاوزێ و ئارەزوو و زاکردنیان هەیە نەخێر ئەی چی
تەنیا کوتلەیەکن لە ڕۆح، لە پاکی، لە چاکی، لە عەقڵ، لە فکر، لە ڕیسالە. ئەم مرۆڤە ئەوە نییە تەنیا ڕیسالە بێ و ئەوەش نەتەنیا هەوا و ئارەزوو بێ، پێک هاتووە لە هەردووکیان، بۆی ئەرکەکەی زۆر قورسە. خۆ ئەگەر خوا ئێمە بە فریشتە دروست بکردایەتە ئەرکمان ئاسان بوو، بە بارێکە ئاکەوتن تەواو باری چاکیە. بەس ئێمە بێ لە بینی هەردووکیان نابین، بەردەوام لە هەوڵی چیا بین؟ بەرزبوونەوە بین، تەرقیە بکەین. بەرزبینەوە بۆ کوێ؟ بۆ ئاستی فریشتە. بەچی؟ بە خزمەتکردنی ڕۆح. خزمەتکردنی هەردوو بەشی جەستە و ڕۆح لە ئەستۆی ئێمەیە. بەچی خزمەتی جەستەمان بکەین؟ بچینەوە بۆ سەرچاوەکەی جەستە. سەرچاوە جەستە زەوی بوو، هەرچی لەو ئەرزە بێتە دەرەوە ئینتاجی بکە، لاشە ئینسان گەشەی پێەکە لە سەوزەوات، لە خواردنەکان، لە دانەوێڵەکان، لە هەموو بەرهەمەکان. ئەی بەچی خزمەتی ڕۆحمان بکەین؟ بەوەی کە لە سەرچاوەکەی خۆی هاتووە. سەرچاوی ڕۆح ئاسمان بێ، لەوێەوە کتێبی ئاسمانی هاتووە، قورئان هاتووە. ناکرێ لە زەویە بە دوای هیدایەت بگەڕین، هیدایەت لە ئاسمانەوە هاتووە. ئالێرەوە ئێمە بەرچاوڕوونی وەرئەگرین کە ئەو نەفسە فەئەلهەمەها فجوورەها وتەقواها، یعنی چی؟ یعنی خوا ئارەزومەندانە خێر و شەڕی نیشانی ئینسان داوە. ئینسان قابلیەتی گرتنەبەری هەردوو ڕێگاکەی هەیە. زوو کتێبێکی شەهید عەبدوڵڵا عەزام و خوێندەوە، قسەیەکی زۆر جوانی تیابوو، هەر لە زاکیرەمان ماوە. ئەڵێ ئەم نەفسە هێزێکە، ئەگەر سەرقاڵی نەکەی بە خەیرەوە، ڕاستەوە خۆ سەرقاڵە بێ بە شەڕەوە. ئالێرەوە تۆ بزانە ئەرکت چییە بەرامبەر بە نەفست، ئەبێ ئاراستەکەی بەرەو خێر، بەرەو چاکە. تۆ سەرقاڵی ناکەی، خۆی ئۆتۆماتیکی سەرقاڵ بووە. قورئان فەرمێن لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر. بۆ باسی تەوەقف ناکە. ئینسان یا پێشەکەوێ یا دواکەوێ. بۆ ناڵێ ئەوەستەیە، چونکە وەستانیش هەر لە زمانی دواکەوتنە. کەواتە لەو بەینا شتێترمان نییە، یا خەیرە یا شەڕە. ئەگەر بە خەیرەوە سەرقاڵی نەکەین، خۆی ئۆتۆماتیکی بە شەڕەوە سەرقاڵە بێ. ئەمە دیوێک بوو لەو دیوە شاراوانەی کە قورئان ئاوا وێنای کردووە. ئەم سوورەتەی کە هەمومان لە بەرمانە، والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها، هەموو ئاەتەکان باسی چیەکەن؟ باسی دوو جۆر ئاەتمان بۆ ئەکەن. جۆرێکیان بە ئەلفلامی معریفە، والشمس والقمر والليل والنهار والأرض والسماء، هەموو ئاەتەکان ئەلفلامیان لەسەر معریفەن. ئاەتی دووەم نەکیرەیە، ونفس، باسی نەفسە. نەفس بۆچی بە نەکیرەی هاتووە لەوێ؟ جارێ ئەسڵن بۆ خوا نەفسی لەگەڵ ئاسمان و لەگەڵ زەوی و مانگ و خۆر و شەو و ڕۆژە باس کردووە. چ پەیوەندی لە بین ئەم دوانە هەیە؟ پەیوەندێکی بەهێز، ئەویش ئەوەیە هەردووکیان ئاەتی خوان، بەڵام بە دوو دیوی جیاواز. شەو و ڕۆژ و مانگ و خۆر و ئەرز و ئاسمان ئاەتە بینراوەکانن، بەڵام نەفس ئاەتە شاراوەکەیە. وەنەفسین بە نەکیرەیی هاتووە، نادیارە. باشە؟ ئەمە ئاەتە ئەویش، بەڵام ئاەتێکی شاراوەیە. شتی شاراوە بێ بە دوایە بگەڕی هەتا ئەی دۆزیتەوە. بۆیە بێ بە مەنهەجی بەحسمانە بێ بۆ گەیشتن بە تێگەیشتن دروست لەو نەفسەی کە لە قورئانە خاوێنێت. زۆر باشە مامۆستا، ئێمە فرموویت کائینێکی پێمانەوترێ بەسەر بە دوو بەش پێک هاتوین، جەستە و ڕۆح، و پەیامێکی ئاسمانیشمان بۆ هاتووە. ئەم پەیامە ئاسمانیە بۆ هەردوو بەشەکە هاتووە. کامیان با بڵێن ئەبێت دەست پێشخەر بێت لەوەی کە مامەڵە لەگەڵ ئەم پەیامەیە بکە؟ ئەوە جەستەیە یان بەشی ناوەی ڕۆح و نەفسە مامەڵی لەگەڵاکە، دوجار ئەو تر بە شوێن خۆیان ڕاکێش؟ پرسیارێکی وردە. خطاب لەگەڵ جەستەیان نییە، جەستە تابعە، جەستە زەرفە. تۆ چی لە بازار چی لە گۆشتە کڕی، ئەیکەیتە ناو عەلاگەیەکەوە، تۆ عەلاگەکە ئەکڕی یا گۆشتەکە ئەکڕی؟ گۆشتەکە ئەکڕی. بە کامیان پارێدی؟ بە گۆشتەکە. کە هاتەوە ماڵەوە ئیسفەرە لە کامیانەکەی؟ گۆشتەکە. ئەی زەرفەکە ئەوەندە ئیشی پێێتی تا بێتەوە ماڵەوە دوای فڕێدەی. ئەم جەستەی ئینسانە زەرفە بۆ ڕوح، بۆ نەفس، کە لەناو ئینسانە لەناو جەستەکە قەراری گرتووە. خۆ پێغەمبەر هاتوو ئینسان هەبوو، بەڵام ئینسانیەت نەمابوو. پەیامی ئیسلام سەر لە نوێ دروستکردنەوە و داڕشتنەوەی ئینسانیەت بوو لە بۆدی ئینسانەکانە. پێم نەمابوو. پێغەمبەری خوا درستی کردەوە ناخی ئینسانەکانە. بۆیە مخاتەبەکە ڕۆحی ئینسانە. ئەوە ئەبینی هیوا هەیە مەسەرەن چاوی نییە بەڵام مکەلەفە، دەستی ئیش ناکە بەڵام مکەلەفە، قاچی ئیش ناکە بەڵام مکەلەفە. کەواتە جەستە
زۆر مەطرح نییە، ئەسڵ ڕوحەکەیە، ئەسڵ ڕۆحەکەیە جەستە تابعە. زۆر باشە مامۆستا تابعە. سراعەکە لەکوایە کەواتە نێوان نەفس و چی ترایە ئاوا هەندێک جار دەیەوێت فعلەن مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم پەیامەیە بکە بەڵام ڕێگریشی هەیە. دوجار مەسەلەن ئێمە باسی لەوە ئەکەین هەمیشە ئینسان بە هەموو پێکاتەکەیەوە یا بە هەردوو پێکاتەکەیەوە لە سراعێکی بەردەوامایە. ئەم سراعە لە نێوان چی و چی هەیە؟ مرۆڤ دوو سەنگەر لەبەر دەمیایەتی، دوو جەبهە، یەکیان داخلیە یەکیان خارجیە. داخلیەکە ئەو نەفسەی ئێمە بەحسیەکەین. نەفس حەزی لە خۆشیە، حەزی لە ئاسانکاریە، حەزی لە ئیستراحەتە، حەزی لە هەوا و ئارەزوات و کەوتنە ژێر کاریگەری شەهوەت و ئەو شتانەوەیە. ئەم دینە کە پەیامی ئاسمانە هاتووە بۆ زەبتکردن نەک بۆ کەبتکردن. ئەم دوانە دوشتی جیاوازن. دین نەیوتووە ئارەزوەکانت بسڕەوە، بەڵام وتێتی ڕێکی بخە، ڕێکی بخە. تۆ حەزت هەیە، مەیلت هەیە، خولیات هەیە بۆ هەر شتێ، بەڵام هەموو ئەمانە حەزت لە پارەی زۆرە، ڕێگایەکی حەڵاڵ هەیە بۆ ئەوەی بیگریتە بەر بگەیتە پارەی زۆر. حەزت لە مەنسەب و پلە و پایەیە، ڕێگایەکی حەڵاڵ هەیە بیگرە بەر. حەزت لە هاوسەرگیریە، ڕێگایەکی حەڵاڵ هەیە بیگرە بەر. حەزت لە هەر شتێکەیە ئەتوانی بە ڕێگا دروستە ڕێ پێدراوەکە کە ئەمە یەکێک لە کتێبێکم خوێندەوە وەزاح خەنفەر نووسیوێتی باسی پێغەمبەرێکا صلی الله عليه وسلم بە ناوی 12 ڕەبیع الأول. ئەو کتێبەکەیەتی لەوێ باسی هۆکارەکانی سەرکەوتنی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. ئاخر زۆر عەزیمە بتوانیت دیراسەی ئەمە بکەی ئەم پێغەمبەرە لە ماوەیەکی قیاسی کەما 23 ساڵ ئەم سەرکەوتنە گەورە بەدەست بێنی. 5 خاڵی سەرەکی باسەکە لە سەرکەوتنی پێغەمبەر، یەک دانیان باسەکەم لێرە. ئەویش چییە؟ یەکەم خاڵە ئەڵێ زەبط الشەهەوات. ئالێرەوە سەرکەوتن دەست پێەکە. پێغەمبەری خوا شەهەواتەکانی خۆی چووکە مرۆڤ بوو، ئینسان بوو، حەزی هەبوو، مەیلی هەبوو، ئارەزووی هەبوو. خوای گەورە وەک ئەوەی کە لە پەیامی قورئانە وەک مەنهەج پێ عەتا کردبوو، ئەم پێغەمبەرە لەبەر ڕۆشنایی ئەو مەنهەجە توانی زەبتی شەهەواتەکانی بکات، زەبتی حەزە سلبیەکانی بکات، خۆی بکاتە ئەو مرۆڤە کامڵەی ببێتە هیدایەت بۆ بەشەریەت. کەواتە هەنگاوی سەرەتا لە کێوە دەست پێکەین؟ لە زەبتەوە دەست پێکەین. زەبت ئێمە دوو جۆر شەهەواتمان هەیە، دوو جۆر فیتنەمان هەیە. فیتنەی شەهەوات، فیتنەی شوبهات. شەهەوات بۆ حەزەکانە، بۆ ورگە، بۆ داوێنە، بۆ چاوە، بۆ دەستە، ئەندامەکانی جەستەیە. شوبهات بۆ فکرە، بۆ بیر و باوەڕە. ئەو پرسیارە ئاڵۆزانن کە گومان بۆ ئینسان دروستەکەن. ئینسان کاتێ ئەتوانێت ڕێگای سەرکەوتن بگرێتە بەر، لە یەکەم قۆناغا توانی بێتی لە هەردوو فتنەکەیا ڕزگار بێت. سەرەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کوێوە دەستی پێکرد؟ باسی ئەم نەفسە و پەروەردەکردنی ئەم نەفسە، کۆنتڕۆڵکردنی ئەم نەفسە دەستپێکی کاری پێغەمبەرمان بووە صلی الله عليه وسلم. هەر لە سەرەتای دابەزینی وحیەوە. یەکەم سورەت چەند ئاەتی 5 ئاەت لە سورەتی العلق اقرأ باسم ربك الذي خلق دابەزێ. دووەم جار چەند ئاەتە لە سورەتی نون والقلم وما يسطرون دابەزێ. سێم جار چەند ئاەتە لە سورەتی یا أيها المزمل دابەزێ. ئەمە بە تەرتیبی دابەزین. چوارەم چییە؟ یا أيها المدثر قم فأنذر وربك فكبر. ئالێرەوە خوا داوای کۆنتڕۆڵکردنی نەفس لە پێغەمبەرەکە. هێشتا سەرەتا ڕێگاکەیە وثيابك فطهر والرجز فاهجر. سیاب پۆشاکە، ئاماژەیە بە دیوی دەرەوەی ئینسان، ڕۆمادیەکەی ئینسان، قسە و گفتارەکانی، جوڵە و کردارەکانی، پەیوەندیەکانی، کار و کەسابەتی، خواردنی، هەموو ئەمانە زەبتکە، پاکڕایکرێت. ئەی بۆ لایەنی ڕۆح و معنەویەت، بۆ لایەنی فکر و عەقڵ، والرجز فاهجر. هەرچی خراپەیە وازی لێ بێنە. بۆ چونکە ئەمە وزە و تینت پێئەدا بۆ سەرکەوتن لە ڕێگای ڕیسالە و بانگەوازەکەدا. ئەمە ئەگەر پەیامێک بۆ پێغەمبەر، پەیامێکە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمە لێرەوە دەست پێ بکەین. لە بەرامبەر پەیامی خواییە بۆ ئەوەی جەنابەت ئاماژەی پێدا زەبتی ئەم نەفسە بکات. ئێمە شەیطانمان هەیە. ئەوم تەواو نەکرد، ئەمە جەبە داخلیەکە بوو.
جبهەی خارجیمان هەیە شەیطانە. زۆر باشە با باسی ئەمە جبهەی داخلی لە ناخی خۆمانایە ڕیوایەتێک هەیە چەندە صحیحە نازانم بەڵام مەفهومەکەی دروستە. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أعدى عدوك نفسك التي بين جنبيك. سەرسەختترین دشمنی ئینسان نفسی خۆیەتی. بۆ ناگەی بە حەزەکانت بە خولیا و ئاواتە دروستەکانت بە هیوایەتە گەورەکانت نفس نایڵێ. نفسمان على بەردەم باڵابوونی ئینسانە، باڵابوونی معنەوی، گەورەبوون، دروستبوونی کەسایەتێکی بەهێز نفس ڕێگرە چونکە ئەو نەفسەی کە خۆی تەسلیمی هەوا ئارەزوو شەیطان بەڵێ جا لێرەوە شەیطان جەبهەی خارجی لە ئێمە گرتووە. شەیطان لە دەرەوەی خۆمانە بەڵام سیر لەوایە ئەمە زۆر وردە نەفس لە ناخمانایە بە چەکێک شەڕ لەگەڵ خۆمانەکە کە لە دەرەوەی ئێمەیە. شەیطان لە دەرەوەیە بە چەکێ شەڕ لەگەڵ ئێمەکە کە ناخمانایە. چۆن لەم فەلسەفە تێبگەین؟ تێبگەین نەفس لە ناخی خۆمانایە بە چەکێ شەڕ لەگەڵ ئێمەکە کە چەکەکە لە دەرەوەی خۆمانە. بۆ نمونە داوا لێکە ستەم بکەیت لە کەسێ لە دەرەوەی خۆتە، ماڵی فڵان کەس بخۆی لە دەرەوەی خۆتە، حەقەکان پێشێرکەی لە دەرەوەی خۆتە، غیبەتی غیبەت فڵان فیسان. شەیطان لە دەرەوەی ئێمەیە بەڵام بە چەکێک دژایەتی مالەکە لە ناخمانایە. دڵپیسی، گومانی خراپ، ڕق و چینە وانە ئەو خۆ بەشت زانن عجب لە خۆبایی بوون بەخۆ سەرسام بوون هەموو ئەو شتانە شەیطان پێتەکە بەڵام لە ناخشتایە. دوو جەبهەی عەکسی وەک تەوزیعی ئەدوار ڕۆڵدا بەشکردن هەردووکیان لەبەردەم چیان لەبەردەم لە خشتە بردننی ئینسانان. بەڵام دوجار ئەم نەفسە لەبەر ڕۆشنایی ئەو ئاەتی قورئانە ئەتوانێت بەسەر هەردوو دشمنەکە ئازاد بێ و سەرکەوێت. ئیبن قەیم قسەیەکی هەیە زۆر جوانە ڕەنگەمە پرسیار بێ لای جەنابەت. ئێمە دوو سەنگەر دژایەتیمانەکە، یەکیان لە ناخمانایە یەکیان لە دەرەوەمانە، کامیان بەهێزە؟ ئەبێ بۆ کامیان زۆر خۆمان حازرکن. طبعا القرآن فەرمێ إن النفس لأمارة بالسوء وانە لولا شەوە فەرمێ إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا. شەیطان دشمنتانە و بە دشمنی بزانن وانە کامیان زۆر مەترسیە. نفسی خۆمان زۆر خەتەرە تاوەکو شەیطان. بۆ نفسی خۆمان یەکەم دەستپێکی هاتنە ناوەی شەیطانە. لێرەوە زەعیفی جا ئەو داخڵە بێ ئەگەر بە قووەت بووی ناتوانێت. لێرەوە ئیبن قەیم لە کتێبی زاد المعادا چیە فەرمێ؟ ئەفەرمێ هەر کەس یەک جار لە مەیدانی نەفسا سەرکەوتوو بوو 10 جار لە مەیدانی شەیطانە سەرکەوتووە بێت. هەر کەس یەک جار لە مەیدانی نەفسی خۆیان شکستی خوارد 10 جار شەیطان زاڵێ بەسەریە. کەواتە سەنگەرەکان بزانین ئەمە یەک وە قووەت و خەتەریەکەشیان بناسین بۆی بزانین لەکوێوە ئێمە سەنگەری خۆمان محکەم بکەین. دوجارەوەش بزانین نەفس چەکە گەورەکەی دەستی شەیطانە. مەوەسای بەڕێزانی زۆر شت هەیە کە ئێمە لەبارەی نەفسەوە پرسیاری بکەین. مەسەلەن ئەوەی کە ئێمە وتمان بەردەوام لە جەنگ و ڕوبەڕووبوونەوە و تێکۆشان و سراعێکی گەورەیە. مەسەلەن ئەو مەقولە گەورەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ هاوڵانیان لە غەزایەک ئاگەڕێتەوە دوای گەڕانەوە یان لە ڕێگەی گەڕانەوەی فەرمێ لە جیهادی بچووکەوە هاتنەوە. طبعا حەدیثە وەکو حەدیث ضعیفە بەڵام وەکو مەفهوم بەقووەتە. یانە چی وەکو مەفهوم بەقووەتە؟ چونکە ئەم ئاەتی قورئان پشتگیری مەفهومەکە. چوونە مەیدانی جەنگ کاتیە ڕۆژێک دوو ڕۆژە 10 ڕۆژە یاکرێت لە ژیانیشتا هەر ڕوونەدا. بەڵام مەیدانی نەفس هەمیشەی و هەتا هەتاییە. لەو ڕۆژەی تەکلیفی شەرعی کەوتە شانی تۆ تا ئەو ڕۆژەی گیانی ئەمانەت ئەسپێری و بڵێ خوا ئەگەڕێتەوە تۆ لە جەنگایی. ئەمەیان بەردەوامە، ئەمەیان خەتەرە، ئەمەیان پێویستی بە ڕووبەڕووبوونەوەی زیاترە. بە مەفهومە ئەو حەدیثە ضعیفیش بێ لە ژیانمان مەسەن لە جەنگێکە خۆمان ببینینەوە با بڵێن ئەمێرە تەقلیدیەکان وسیلە تەقلیدیەکان ئەزانین چیە جەنگی پێەکەین. بەس مرۆڤی موسڵمان یان هەر ئینسانێک چی بەکاربێنێ بۆ ئەوەی جەنگی نەفسی پێ؟ ئێمە وتمان دوو شەڕ هەیە، شەیطان و نەفس. خوای گەورە
آخر دو سورة قرآن دانا وك سنگرگرتن برامبر بە ئەو دوو شەڕە قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس ئەگەر سەر نەکێشێ بۆ شتی تر با بە کورتی باسی ئەمە بکەم قل أعوذ برب الفلق من شر ما خلق عامة شر ما خلق هەموو مەخلوقاتێک دێتەوە خوا ڕاهێنان بە پێغەمبەر ئەکا صلى الله عليه وسلم پێی ئەڵێ وا بڵێ تا لێوە بێتە دەرس بۆ ئومەت ئێمەش وا بڵێن قل أعوذ برب الفلق من شر ما خلق شر ما خلق عامة بەڵام لەو ئامەستیانی جا کردوتەوە چی بچین ومن شر غاسق إذا وقب تاریکی شەو تاریکی سامی هەیە ئینسان لە تاریکی ئەترسێ چونکە پێی وایە شەڕێک خراپەیەک شاراوەیە و ئەم ئاگای لێ نییە جاری وایە ترسە چاڵێک بێت تێکەوێ ئەترسێ درڕندەیەک بێ پەلاماری بە مار و مێرووەکە و بیرگەزێ ئەها لە تاریکیە سام و هەیبەتێک بەرام بە تاریکی هەیە ئەمە شەڕی هەیە زۆر شت هەیە شەڕە لە پاڵ پەردەی شەوا خۆی حەشارداوە بۆیە زۆر کاری خراپەشە بە شەوەکرێت ومن شر النفاسات في العقد لسدم الجاهلية كمال آفرت هبون سحر يعني أكد خلقيان چاوبس أكد و خلقيان فري ودا وكدو كان بو كسابت و باريان لخلقي ور أكد جاتشيان أكد دزويان هناو فويان بي أكد و قريان أداو برانبريان وعطوشي سرسامي و أوشتانه أكد و باريان ليتشانو خوا فرمي بلي خوا پنات بي أقرم للشر أو فوي طبعا نفس هي نفخ هي نفخ فو كردنا بلام نفس نفاسات بريتين لفوية كتفيشي بيوبي يعني دا لقريا كان يعني الله لوش خواب من بارزة چيتر ومن شر حاسد إذا حسد شر حاسد كحسدي أبا أما هم شر إنسان شر مادبو شر دياربون وايا لكوي ما خلق أمس يعني جاك الدوام وايا طبعا حاسد إذا حسد لي رأوا برسالة دروسة بيه حسود زرري هي حسودي إيري بيبردن بريتيلا تشي بريتيلا وي ما وصع باس دنجي خوشة لبيشش كدني برنامج من تمناكم خوا أو دنجا لو بسينته بدابا من أما حسودي أجا بلين خوايا وك أو نعمتت بو بخشيو بمنش بخشي عيبيتشي حسودي تمنا كردن و ئاوات خواستنە بە نەمانی ئەو شتە لەو کەسە و هاتنی بۆ ئەمش ئەمە لە زۆربەی ئینسانەکانە هەیە بەڵام ڕێژەی زۆر و کەمەکەی فەرقی هەیە زۆر و کەم هەیە و زۆر کەس توانیویانە بەدپەروەردەی دروستی ئاینداری کۆنتڕۆڵی خۆیان بکەن ئەو حەسەدە کەم بکەنەوە کاریگەریەکەی نەیەڵم ومن شر حاسد حاسد اسمه إذا حسد فعلا فرق بين اسم وفعل شيء اسم بو جيجير بونا فعل بو نقل بونو قواستنا ويا أجر حاسد هر اسم بيو لناخي خويا حسودي بباو بينا خش بونكي هل دلي خويا بي زرلي بو يمنيا هل بو خويتي وخوي بيو اتلتا وخوي زراو خيالو دالغي بو دروس بوا بلام إذا حسدا إذا بو تحقيق وتأكيد كاتي أوي دلي أكابا كردوا بۆ نمونە بەڕێز سیارەیەکت کڕیوە دراوسەیەکتان هەیە حەسوودە بەوەی کە تۆ ئەم سیارە جوانت کڕیوە پێی ناخۆشە ئەم پێ ناخۆش بوونە ئەبێتە فعل و کردەوە شوختێک بە سیارەکەی تۆ ئاهێنێ زەرری لێدای یا لێ نەدای لێدای هەتا نەکرد بە فعل هەر لە دڵی خۆیان بوو سیارەکە تۆ هیچی لێ نایە بەڵام کە کردی بە فعل و کردەوە ئیتر زەرەر ئەدا خوایە پەنات پێگرم لەوەش ئەم سیانە هەرسێکیان باسی پارێزگاری ئینسانە وەکو گیان و جەستەی لەو شەڕانە بۆیە یەک پەنا باس کراوە قل أعوذ برب الفلق تەنیا پەناکە ڕەبە شەڕەکان سیانن شەوە سحرە حەسودیە یەک پەنایە کە ڕەبە وەرە بە قل أعوذ برب الناس قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس سێ پەنا رب و مەلیک و ئیلاه کە خوایە بۆ ڕوبەڕووبوونەوەی چی یەک شەڕ كامية من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس لا شر أو شيطانا كتنياد صلاتي أو بريتيا لو وسوسة دروس كدن بو إنسان بيتشتر
بەڵام وەسوەسە شەڕێکی ئەوەندە گەورەیە ئەبێ 3 جار پەنا بەخوا بگری بۆ یەک شەڕ. رب الناس و مەلکی الناس و ئیلاهی الناس لە پێناو ڕوبەڕووبوونەوەی وەسوەسەی شەیطان. بۆ ئەمەندە خەتەرە، بۆ لە سوورەتی قول ئەعوذ برب الفەلەق یەک پەنا بوو 3 شەڕیش بوو زۆریش خەتەر نەبوو، بەڵام ئەمەیان 3 پەنایە و یەک شەڕە. ئاخر ئەمەی سوورەتی قول ئەعوذ برب الفەلەق باسی جەستە و ماڵ و دنیای ئینسانە، بەڵام قول ئەعوذ برب الناس باسی دین و باسی ئاینی ئینسانە. چەند جیاوازە هەستەبێتەوە مامۆستا، ینی هەندێک جارە بینی عابدێک، ئینسانێک، عالمێک زۆر جوهد دەکات، زۆر خۆی تەسکیە، ینی ئەوە ئەکا با بڵێ ئەچێتە خەڵوە، خۆی ئەپارێزێ، بە تەنیا ئەبێتەوە، زانم شەو نوێژەکە. ینی عەجیبم لێدێ، ئینسانی وایە مەبەستم ئەمەیە ئەم پرسیارە بکەم، زۆر کەم تەرخەمە لەخۆ ئامادەکردن بە ڕوبەڕووی شەیطان هەیە، بەس کەسانێکی واش ئەبینی زۆر خۆی ماندووەکە تا خوا هیدایەتی بێ و بپارێزێ لە شەیطان. ئەمە بۆ وایە ئینسان هەندێک جاریانی ئەمەی ئەم باشەیە ئەوەی ئەو کێ پێی وتووە ئەم خەڵوەتە هەڵبژێرێ؟ ئەگەر باسی دین بێ، دین بەڕێی من و تۆ نییە، بە قال الله و قال الرسولە. ئەبێ بەڵگەمان پێبێ بۆ سەلماندنی ئەو کردەوەی کە بە دین بە خەڵکی ئەفرۆشینەوە، بەڵگەمان پێبێ. ئەو جێگایی کە کەسی خەڵوەت چیتایە گۆشەگیری ئەکا پێوترە چی؟ پێوترە میحراب؟ نا، میحراب کوێیە؟ ئەو شوێنەیە کە عالم تیا ئاوەستێ. میحراب یانی چی؟ مەکان الحەرب، شوێنی جەنگ. لەکوێ بڕیاری جەنگ ئەدرێ؟ لە خەڵوەتە؟ نا، لە میحرابە. میحراب لەکوێیە؟ بەرامبەر بە خەڵکە. ئەبێ لە بەرامبەر خەڵکەوە بۆستی، لەناو کۆمەلگایە بژی. ئەی پێغەمبەر نەیفەرموو المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. ئەو ئیماندارەی تێکەڵ بە خەڵکیە بێ، تووشی زەحمەت ئەبێ لەوانەوە ئارام ئەگرێ لەسەر ئازارەکانیان، باشترە لەوەی تێکەڵ نابێ و ئازار ناچێژێ و ئارامیش ناگرێت. بۆ ڕوبەڕووبوونەوەی شەیطان پێویستیان بەخۆ ئامادەکردن نییە؟ نەک پێویستیان پێ نییە، بەعەکسەوە ئەو کەسەی بچێتە مەیدانی جەنگ پێویستی بە چییە؟ پێویستی بە تاکتیکی شەڕە، پێویستی بە ئامێرەکانی ڕوبەڕووبوونەوەیە، پێویستی بە ئامێری خۆپارێزیە. هەموو پێویستەکانی ئەبێ پێبێ. چوونە مەیدان بە دەستی خاڵی نابێ، چوونە مەیدان بەوە نابێت لەژێر بەتانیە کاڵسیتی بێتە دەرەوە، ئەبێ کامل خۆتی بۆ ئامادەکرد بێ. إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير. أو بردوام يدعو فعل مضارعة، بردوام خلتي بو جهنم بانكا. يك لحظة نية شيطان لبيري پیلانێک نەبێ بەرامبەر بە ئینسان. مامۆستا، لە کۆتاییە هەندێک پرسیار هەیە هەر ئەبێت تەقیان بەکاردێن و ئەو تا ئێمە لەوانەیە کاتەکەمان خەریکە تەواو بێت. بەڵام ئەوێ بپرسم ئەوەی کە بە بیرمە و ئەندێشە و خەیاڵمانادێ چۆن بزانین لە شەیطانەوەیە یا لە ڕەحمانەوەیە؟ نەفس ئەوەی کە ئەیەوێ ئەنجامی بدا و پێمان ئەڵێ ئەوە بکە، چۆن بزانین ئەمە خراپە یا خراپ نییە؟ ئێمە خاوەنی ئاینێکین، وەحیەکی ڕۆشن، نیگایەک لە ئاسمان، ئاەت بە ئاەتی هەمووی پارێزراوە، لە ئەوەڵەوە تا ئەخیر هیچیمان لێون نەبووە. ئەوە مەنهەجی ژیان و بەرنامەی جۆڵەی ئینسانە لە ژیانە. قەرار نییە ئێمە پشت بە خەو و خەیاڵات ببەستین. حتا پێغەمبەرانی پێش پێغەمبەری ئیسلام سەلامی خوا لە هەموویان بێت، هەیان بووە لە ڕێی خەوەوە خوا وەحی و پەیامی بۆ ناردووە. سەیدنا ئیبراهیم چۆن دەستی کوڕی خۆی گرت بیبا بۆ ئەو شوێنە دیاری کراوە چەقۆ بخاتە ملی بۆ ئەوەی سەری ببڕێ. ئینی ئەرا فی المەنام، لەخەوا پێم وترابوو، بەڵام خەوی پێغەمبەران وەحی بوو. وایە دایکی موسا بە چێ قەناعەتێکەوە موسای تازە لە دایک بووی ساوای خستە سندوقێک و فڕێدایە بەحری نیل، ئەو نیلەی کە لە داهاتووە فرعونی خنکان پێی دعای خوایەتیە کرد. ئەم چۆن جورئەتی کردەوە بکە؟ چونکە ئەفەرمێ و ئەوحەینا ئیلا ئومی موسا، خوا خستێ دڵیەوە، ئیلهام بوو. بەڵام یەک ئایەتی
ئەم قورئانە نە بە خەو بۆ پێغەمبەراتوە نە بە ئیلهام خراوەتە دڵیەوە هەمووی لە کاتی بێداری و ئاگاداریە بۆ وەک ئێستا جبرئیلی ئەمین هاتووە بە سەوت بۆی خوێندۆتەوە پێغەمبەر گوێی لێ بووە لێی وەرگتووە یەک لەحزە غافڵ نەبووە بۆ ئەوەی تەعن نەدرێ لەم قورئانە بووترێ ئەمە لە خەوا بووە یا شتێک بووە خەیاڵاتی دڵە و یا لەوە چه جۆرێکی تر بوو بێت شتیوانە ئێمە خاوەنی ئەو پەیامە بین ئیتر چۆن وەڵامی خەیاڵاتی دڵ و دەروون ئەدەینەوە هەر شتێک یێ بە خەیاڵی منا بزانم خێرە یا شەڕە من میزانێکم پێیە تەرازوویەکم پێیە بەو تەرازوی کێشم تەرازوەکەش بریتێ لە کتاب و سونە من قورئان و حەدیثم لە بەردەسایە هەرچی موافقەی قورئان و حەدیث بوو ئەوە بەسەرسەر و بەسەر چاو هەرچی مخالەفەی بوو من تەسلیمی نابم بەپێی ئەو شەریعەتە ئەگەر کاک عەباس لە خەویە بڕیار بدا مەڕێ بکا بەخێر بەیانی کە لە خەو هەستا قەرزار نابێ بۆ چووکە خەو حجەی شەرعی نییە دلیل و بەڵگە نییە شتی لەسەر بینا ناکرێ ئیتر ئەو خەیاڵات و خەلەجاتەی بە دڵ و دەرونی هەر کەسێکا دێ نابێتە دلیل حتى ئەم ئیسلامە ئەوەندە عەزیمە ئەوەندە بە دوای بەڵگەوەیە ئەوەندە محکەم مامەڵە لەگەڵ شتەکاناکە ئەڵێ ئەگەر موسڵمانێکی بە شەخسیەتی ڕاستگۆی خاوەن عەدالەت بێت بۆ لای حاکمی مسلمانان بەڵێ من ئەم ئێوارەیە لەو شاخەی دێکەی خۆمان مانگم بە چاوی خۆم بینیوە بۆ ئەوەی بەیانی بیکەین بە ڕەمەزان یا بیکەین بە جەژن ئەڵێ حاکم قسەی لە وەرناگرێت بۆ چونکە یەک کەسە قسەی ئەم کەسە بۆ خۆی بێتە حجە بڕوا ئیلتیزامی پێوە بکات چونکە بینیوێتی بەڵام بۆ مسلمانان نا ئەبێ دوو شاهد هەبن بۆ دینی ئێمە دینی دەلیلە دینی بەڵگەیە دینی دوکیۆمنت و بورهان و حجەیە ناکرێت لە خۆمانەوە لە گیرفانی خۆمان شت دێربێنین و بیکەن بە دین و داواشکەی خەڵک پێڕەوی لێ بکات جنابی مامۆستا هەندێک جار خطابی خۆی گەورە لە قورئانی پیرۆزە لەگەڵ وشەی ئینسانایە یا لەگەڵ ناوێنانی ئینسانایە و ئینسان یا ئەیوهە الئینسان باشە هەندێک جار لەگەڵ وشەی نەفسایە بۆچی ئەوە سیاقەکان جیاوازن بەڵام ئەوەندەی من دراسەم کردووە وشەی ئەلئینسان بەدەم با پەیامەوەکو خۆی بگا جوان لێ تێبگەیت وشەی ئەلئینسان لە قورئانە لە سیاقی زەمە هاتووە والعصر إن الإنسان لفي خسر أو زمن خسر خسارته يعني السياقي سلبيا يا أيها الإنسان إنك كادح إلى ربك كدحا فملاقي باس مشقة معندوب زحمة كانيك إن الإنسان خلق هلوعا كسيكوايا إذا مسه الشر منوعا جزوعا وإذا مسه الخير منوعا أما السلبياتا يترسلك القرآن بلان بني آدم للسياقي مدحايا وكوي كافر ولقد كرمنا بني آدم واضح أما وكو تصنيف تيغشنا نفس ذاتر قلب ونوية خطاب لغم نفسه لقل أنا سي قناغ باير كراو ونفس قناغي يكم قناغي هجمون آرزو شهواته بيوتريشي نفسي أمارة آرزو شهوات هجموني هي قناغي دوي دەرکەوتن و بێداری ویژدانە پێوتە نەفسی لەوامە سەرکۆنەی خۆیەکە ویژدان بێدارە بێتەوە ئیتر ئەم ئینسانە سەرکۆنە و لۆمەی خۆیەکە کە بۆ ئەو غەڵەتەی کردووە قۆناغی سێیەم قۆناغی کۆتایی هاتنی سراعە ئیتر بەرەو کەماڵ ڕۆیشتوین پێوترێ نەفسی مطمئنە ئەوە کەماڵی ئینسانە هەر بۆیە لە سورەتی وەلفەجر سەرنجی ئەم تێگەیشتنە قورئانیە بدە سورەتەکە بەچی دەست پێەکە وەلفەجر فەجر هەر ئەم ئاەتە بەسە کە ئاسوویەکی گەورە بەڕووی ئینسانە بکاتەوە فەجر یانی چی هەڵاتنی ڕۆژێکی نوێ ڕووناکی لە دوای تاریکی خێر و خۆشی لە دوای زەحمەت هەڵاتنی ڕۆژێکی نوێ لە خۆر ئەمە دەرگای بەڕووی تۆ ئاکاتەوە ئیتر فەجری تازە ئاخرەکەی بەرەو کوێچێ ئەمە سورەتێکە و کۆمەڵە شتە باسەکەی دوور و درێژە آخر آية أم سورة فالمشي يا أيتها النفس المطمئنة
کامەیە ئەو نەفسێک کە مطمئینەیە ئەوەی کە فەجرێکی هەیە بەیانیەک خی گەورە بەرچاوی ڕۆشن کردوێتەوە خراپەی بەجێهێشتووە لاپەڕێکی تازەی هەڵیاوەتەوە ڕۆژێکی نوێی هێناوە بەسەر خۆیان دووبارە لەدایک بۆتەوە یا ئەیەتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية نفس مطمئنة قشتها فيها ارجعي إلى ربك راضية مرضية سبحان الله يعني بقريەوە بۆ لای خوا بە جۆرێک هەرچی تۆ پێت خۆشە خوا ڕازی دەکا و ئەوە مامڕە لەگەڵا ئەکا بەڵام ئەمە نفسی چی بوو مطمئنە بوو کام مطمئنە ئەوەی گەشتە قۆناغی کەماڵ کەماڵێکە کۆتایی بە سلاح هات ئتر نەهەژمونی خراپەی لەسەر بوو ینی قۆناغێکمان هەیە مامۆستا نەفس جڵە و گیر بکەیت نەفس بەڵام بێ ماندوو بین لەگەڵ زانایەک قسەیەکی جوانەکە ئەڵێ وتیانمە مەولانای ڕۆمی ڕەحمەتی خوای لێبێ واعظێک لە ئامۆژگاریکردنە فەرموویەتی بەڕێزان دینی ئیسلام دوو هەنگاوە هەنگاوی یەکەم پێیە بنێ بە نەفسی خۆتە هەنگاوی دووەم حرەکەت بکەی بۆ لای خوا ئەڵێ مەولانا فەرمووی خوا جەزای باتەوە وەڵڵاهی زۆری وتوە بە قورئان دینی ئیسلام دوو هەنگاو نییە یەک هەنگاوە هەر ئەوەی کە پێێنەی بە نەفسی خۆتە ئەوە عینی حرەکەتە بۆ لای خوا بەڵام هەنگاوێکی زەحمەتە هەنگاوێکی زەحمەتە بەچی ئەتوانین بە هەرچی هیوا و ئاواتوانە بگەین بەوەی کە بتوانین نەفسمان کۆنتڕۆڵکەین وەک لە حەدیسا هاتووە هەزاران پێغەمبەر هاتوون بۆچی هاتوون پێمان بڵێن خۆتان کۆنتڕۆڵ کرد نەفستان بگرن ئەڵێن مامۆستا شێخ عەبدولقادری گەیلانی بە ڕەحمەت بێ دەرسی ئەوتەوە هەزاران کەس دانیشتووە لە مەوعیزە و ئامۆژگاریەکەیان ڕۆژە زۆر قەرەباڵغ بوو پێش ئەوەی مامۆستا دەستکا بە دەرسوتنەوە پیاوێک هەستایەوە وتی موسڵمانان ڕەحمەتی خواتان لێبێ هەر کەس لە ئاستی خۆیەوە هەنگاوی بێتە پێشەوە وەنێ واڵێن بۆ جێبوونەوەی ئەوانتر ئەڵێ کە مامۆستا چوە سەر کورسەکەی و دەرس بڵێتەوە وتی خوا جەزای ئەو موسڵمانە باتە دەرسەکەی ئەمڕۆی وتەوە دەرسی ئەمڕۆمان هەر ئەمەیە ڕەحمەتی خوا لەو کەسە یەک هەنگاو دێتە پێشەوە یەک هەنگاو خۆی بەجێ بێڵێ یەک هەنگاو ئەڵێ پیاوێک لە دێکەی خۆیانەوە ئەچێ بۆ دێیەکی تر مامۆستایەک لە مزگەوت دەرس ئەڵێتەوە دائنیشە گوێ لە دەرسی مامۆستا ئەگرێ و دوای هەڵەستێتەوە ئەڵێ یا شەیخەنا قەد قەطعت ئیلەیکە مەسافەتەن مامۆستا ڕێگایەکی دوورم بڕیوە تا بە خزمەتێ بگەم مامۆستا سەیرێکیەکە وەڵێ یا ئەخانە ليس هذا الأمر بقطع المسافات ئەم دینداریە بە ڕێگەبڕین نییە ئەی بەچییە إنما السير سير القلب ڕۆشتنی دڵە تۆ چەندە دڵ حرەکەتی کرد چەندە دڵ پێگەیشت تێگەیشت نزوجی کرد اینجا فەرمێ فارق نفسك بخطوة يحصل لك مقصودك یەک هەنگاو نفسی خۆ بەجێ بێڵە بە هەرچی ئاواتە ئەگەی نفسی تۆ ئەنانیە هیوامان هەیە چاو چنۆکە حەزەکە هەموو خێر و خۆشیە بۆ خۆی بێ هەمانە ڕەزیل و دەستنقاوە هەمانە تووڕەیە هەمانە زبرە هەمانە بەدگومانە ئەمە چییە ئەمە قولاپەکانی نفسن لە ڕۆحی ئێمە گیر کردووە ناتوانین تەرقیەکەین گەورە بین بەرزبینەوە یەک ئەم قولاپانە بکەینەوە عیلاجیان بکەین ئەم نفسە کۆنتڕۆڵ بکەین اینجا بەڕاستی پێ ئەبێت ئەزابێتەوە خۆزگە دەرفەتمان هەبوایە شتی زۆر مابوو بەتاکید دەستان خۆش بێ مامۆستای بەڕێز ئەم پشدەر بۆ بەڕێزانن دەرفەتیان بدەینێ بەوە یەکە پرسیارێکیان هەبێ فەرموو شتوانن خۆتان بناسیێنن یان هەتوان یەکسەر پرسیارەکە بکەن بە ئارەزوی خۆتان فەرموو تاریکی بچووک و وڵا بچووک نییە طبعا محتەوا گەورەیە ئەم پرسیارە ڕەنگە پرسیاری زۆرمان بێت چونکە ئەگەر نەفس ئەوە بێ و دوژمنایەتەکەی ئەوەندە گەورە بێ و مەترسیەکەی ئەوەندە هەژمونی لەسەرمان هەبێ هەر بە حەقیقەت چارە نووسمان لە خەتەرایە خۆ بۆ ئەو خەڵکانەی بەرە و گومڕایی و سەر لە شەوان ڕۆیشتون ئەگەر دوای هەوا و ئارەزوو و نەفس کەوتن نەبێ چی بەرەو ئەو هەڵدەرەی بردوون چۆن زانین بەسەر نەفسی خۆمانە بە کۆمەڵە شت یەک
ئەبێ ئێمە ئیرادەیەکی بەهێزمانەوێ حەچی تۆ بتەوێ بیکەی پێویستی بە ئیرادەیە ئیرادەت نەبوایە هاتی بۆ ئەم بەرنامەیە ئیرادە لە قورئانی پیرۆزە سێرکەن سێ جار خوای گەورە باسی تەوفیقی کردووە سەرکەوتن وایە زاڵ بوون بەسەر نەفسی خۆمانە یعنی گەیشتن بە تەوفیقی خوای و بە سەرکەوتن گەیشتن بە ئاوات و بە ئامانجەکان وایە دەی لە قورئانە سێ جار خوا باسی تەوفیقی کردووە هەر سێکی لە سیاقی باسی ئیرادایە لەکوێ ئیرادە هەبێت تەوفیق لەوەیە سيدنا شعيب فرموشي إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إن أريد إرادينا إن جعل وما توفيقي حتى أفرمي أجنو بيايك كشيء كان هبو بخويان شارسن نكلا إيه ورن دو حكم راس بيرن يكل لان جنكا يكل لان بياوكا بوي أم دو حكمة بكون النواني أم جنو ميردا تاوكو شارسري كشكيان بكن زمانتي سركوتني ئەو دوو حەکەمە لە چاکسازی بینی ئەو ژن و پیاوە چییە؟ چی زەمانەتی سەرکەوتنیانەکە؟ قورئان فەرمێ ئین یوریدا ئیصلاحا یوفق الله بینهما گەر ئەم دوانە ئیرادەی ئیصلاحیان هەبێ خوا تەوفیقیانەیە کەواتە ئیرادە هەنگاوی یەکەمی سەرکەوتن و زاڵبوونە بەسەر نەفس و شەیتانە ئێمە هەموو جارێ حەز دەکەین لە هەموو بوارێکا سەرکەوین بەڵام ئەمانەوێ هەر دوعا بکەین و خوا بکەین بە خاوەنی شتەکە و خۆمان نێنە مەیدان ڕاستە خواخواوانی هەموو شتەکە هەرچی سەرکەوتن و تەوفیقەکە لە خواوەیە بەڵام جوڵەیەکی مرۆڤیشی پێویستە ئێمە لە عالەمی ئەسبابە ئەژین کابراوتی ئەحەتی پێ ئەیەوێت ئێمە هەمومان لە حەمام خۆمان شوێری وەزانایەتی ئێرانی لە کتێبەکە ئەمە نووسیوە بەلامە ورد بوو ئەڵێ ئەو کەسی لە حەمام خۆیشوە ئەو دووشەی ئاوەکە بەرئاتەوە بەسەریا سارد بێ یا گەرم بێ زۆر بێ یا کەم بێ هەل لە خۆوەیە نا ئەوچی تەحەکومەکە بەسەر ئاوە خۆمان دەستی خۆمان وایە ئەبێ خۆمان تەحەکم بکەین بەسەر ئەو تەوفیق و نەتیجەیەکە بەرای سۆڕێنی بەوە وانە لەبەرەوە ئێمە بەشێکین لە پرۆسەکە ئەمە یەکەم ئیرادە دۆمیان چی بۆ زادن بەسەر نفسی خۆمانە علم یعنی بەرچاو ڕۆشنی یعنی ئاەت یعنی حەدیث یعنی دلیل بەڵگەی شەرعیمان پێبێ چونکە بە بەڵگە ئەتوانین بەرامبەر بە هەرچی جەهل و نەفامیە بوەستین ئەوەش کە نەفس بە ئینسانیەکە زۆربەی جەهلە زۆربەی نەزانی و بێئاگاییە لە شەریعەتی خوا ئەمە خاڵی دومش علمە هەندێک کات ئەم علمە مامۆستا لە خزمەت پیاوێکی جەنانتا بەدەستەهێنرێ نەکرێت چوارچەوەی کتێبێکە ئەوش هەموو ڕێگای هەیە کتێب سەقافەت و ڕۆشنبیریمان پێدا علممان پێنادا وایە ڕاستە علم ئەبێ بخوێنرێ کتێب ئەبێ بخوێنرێتەوە لە خزمەت پیاوی خۆیان ئەبێ لە شوێنی خۆیان هەوڵدان بۆ وەرگرتنی علم قولێکی لە زانایانە فەرمی خذوا العلم من أفواه الرجال لا من بطون الكتب ئەڵێ علم لە زمانی زانایان وەرگرن ئەوە خاڵەکان زۆرن ئەوە وتمان ئیرادەیەکی بەقووەت علم و بە چارونەتی شەرعی جوان زائدەن تەصحیح و قوربانیدان تەصحیح چییە؟ نەفس حەزی لە هەر شتێک و تۆ پێچەوانەکەی بکە ئەو بدانە ئەو ڕێگە ڕاستەکەیە حەزی لە هەر شتێک و پێچەوانەکەی بکە خۆت مەحروم بکە هەستان بۆ نوێژی بەیانی تەصحیح ئەوێت چونکە مەحروم بوون لە خەوی خۆش و ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ سەرما و لەگەڵ ناڕەحەتی بە ڕۆژوبوون تەصحیح ئەوێ چاکبوون تەصحیح ئەوێ هەموو ئەمانە ئەوێ بۆیە تەصحیحدانی شتێکە لە ڕێگاکان زاڵ بوو فەرموو پارێزە لە خەڵەی نەفس بەم ئەو نیشانانە چون کە تێری دەخەن نەفسی مرۆڤ باش بۆ یان پێشکەوتە جوان یەکەمیان چۆن بزانێ ئەو هەڵانە کامەنن کە نەفسێکە بپان تقریبا لە جۆری پرسیارەکەی ئەو بزانم بەسەر نەفسا وەکوتم ئەو خاڵانە با یەک دوو خاڵەتی ژەر ئیضافە بکەم یەکێکی تر لەو خاڵانە پابەندبوونە بە واجبە شەرعیەکانەوە ئەو فەرزانە ئێمە دوو شتمان هەیە واجبمان هەیە لەگەڵ حرامە ئەم دوانە حتمیە ئەبێ ئەوەی واجبە بیکەی ئەوەی حرامە نیکەی ئەم دوانە دوو پەرژینی بەقوەتن بۆ ئەوەی ئینسان وردە بتوانێت لە هەڵەی نەفس پارێزراو بێ ئەبێ ئەم دوانەمان محکەم بێ فەرزەکان بە جوانی جێبەجێکەین لە حرامەکانش بە تەواوی بەدوور بین هەرچی حرامە و معلومە حديث فرمي إن الحلال بين وإن الحرام بين هم كذلك شي حرام وشي حلال أما خالية كم
ئەنجامدانی واجبە شەرعیەکان و دووریگرتن لە حرامە قەدەغەکراوەکان لە پاڵ ئەوەشە پابندبوون بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەنجی وا هەبووە ئافرەت بووە یا پیاو بووە کە مەسەرەن زەمین و بارودۆخی ژیانی لەبار نەبووە بۆ ئەوەی هاوسەرگیری بکە لە پێناو کۆنتڕۆڵکردنی نەفس و ئارەزوەکانی پێغەمبەری خوا ڕێنمایی کردووە کە بە ڕۆژوو بێ خۆی من ڕۆژوو ڕەمەزانەگرین بە ئیزافە ئێوە ڕۆژوە سونەتەکان یارمەتی دەرێکی باشە زیکرەکان تەسبیحاتەکان بە تایبەتی دوای نوێژەکان یا لە هەموو کاتەکانی تا بە مطلقی بەکراوەیی ئێمە ئەو هەموو ئاەتە یا ئەیها الذین آمنوا اذکروا الله ذکرا کەسیرا زۆر زیکری خوا بکەن بۆ چییە بۆ پارێزراوبوونە لەو هەڵانەی کە نەفس و شەیتان پێمانەکەن ئەمە پرسیاری یەکەمت پرسیاری دووەمت طبعا نیشانە زۆرە یەکێ لەوانە ئەوەیە کاتێک کە گوێ لە قورئان بێ هەستکەی لە ناخەوە ئیمانەکە زیاکە إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا كآية كان إخوة أبيسي حزناكي بكشيني توا حزناكي لابي حزناكي جولي بقري هو نفسه استفادة لي كدوا لولا أو تشجيع كإيبي لولا مثلا ذكر إخوة بكري آيات ولا مجلسك ذكر إخوة يعني ولا بتري الله الله أما مجلس مجلس ذكره شو كباسي إخوة باسي دينه باسي آيته باسي قرآنه ذكر قورتر قرآن هم ذكره إنا نحن نزلنا الذكر لبلو جوقت الله قرآن جوقت الله الذكر باسي ما مسايتي برزيايني وعظ وتاريكي هي داعي بان خازك أمانه هو كارم كأزاني نفسي استفادي ليكا كأزاني تشيجي ليبيني كأزاني واورد ودخلي كرفق خرابة كان الوازن إياني خو خرابة كان وازن إياني أمن نشانة كاني برو بيشوهات ميتويا برو پێشەوە هاتنی تۆیە قورئان زۆر نمونەی لەم بابەتی تایە زۆر ئاەتی تایە کە ئاماژە بێ بەوەی ئێمە بەوە خۆمان ئەتوانین بۆ نمونە کاتێک کە کێشەیەتە پێشەوە کاتێک کە قەدەرێکت لێ قەومێ ئیتر ناڕوخی بەڵکوڵی ئەمە قەدەرێکی خوایە مادام لە خواوەیە خوا لە من باشتر ئەزانێ بۆ من ئەگەر ئەم قەناعەتە بۆ دروست بێ حتمما خەیری تایە مادام خەیری تایە سەبر ئەگرم سەبرگرتن پاداشتەکەش مسۆگەرەکەم معنوية استفادة كدوة معنوية أم نفسه برو باشها توا أم نفسه ودو لها لكان دور كوتوا تاريخان هبو دستان خود بيان درست بس هم سيبرز من دو من كردم فايقورا بعد فاتو إن شاء الله بابتي كي زور بفيز زور باش كشش كردين إن شاء الله بهيواي أوي هم أحمد أبواني برزو هم دين رازي بخوشي سكاني شودي شان دي وزي كده حتما جداري ترمان لقلتنا كان عابر توليدا هاتمان بابتي كي هستيار ترو باشترا ورياي زور من بيادار لجان كچون معاملة كي با بينران چاور رب إن شاء الله جداري دا هاتمان دان باسي چيه كي عزيزان إن شاء الله دیداری کی دیگه دا پیتانه گینو ایو بردوام لگل ایم بن سپاسانه کین که لگل من امانه تا کوتای برنامه سپاسی هاو کران مکم لاستافی که اگرم تا بگیشتم من لدیداری کی ترو برنامه کی ترا والسلام علیکم ورحمة الله وبركاته